هەڵەی پزیشکێک بۆشایەکی گەورەی لە نێو ئەم خانەوادەیە دروست کرد. جوان خەلیلی تەمەن 51 ساڵ بە مەبەستی پشکنینی گرەیەک لە سینگی بەپێی خۆی بەلای یەکێک لە پزیشکەکانی کەرکووک دەچێت و بە مردووی دەیهێننەوە. زاواکەم تەلەفۆنی کرد پیاوەکەی، وتی میمی چێکەی؟ وتم دێم بۆ لای جوان. بۆچی دەی بۆ لای جوان؟ وتم بۆ. وتی جوان مرد. مای باوکەڕ جوان بۆ مرد. وتی کوشتی بە دەرزی بەس بەوە لێ خۆشم لە قەبرەکە کچەکەم دەرکا بێ دەست کاتە ملم ماچم کا بێدای هاتمەوە ئەنجامیش ماچک بەو حاڵەمە لێ خۆشە بوو قەت لە خۆش نابم حتا لە دنیا ماوە. ڕۆژنە ژوور سێناو چاومی کرد، وتی من پێتم نەوتە مەقندکە بەسیتەوە هیچی شتێکی نییە. سێ جار پێم وتم تخوا دکتۆر هیچی نێ دایکم وتی نەبەخوا کە کارونەکان بۆی دانا و دەرزەکان لیدا کە دەرزیان لیدا دایکم هەردوو چاوەکەی ڕەشی نەما، هیچ ڕەشی نەما، دەمی ئەستور بوو، مۆرمۆرەوە بوو، پەرما بوو، هەردوو دەستشی ئاوا گۆچەوە بوو، یعنی قاچپرشی یعنی بڵێ ئاوا ڕق ڕاوەستا بوون دەستپلی گۆچەوە بوو. لەبان مێزەکەی کە کچەکە ینی کردو بڕۆی ئینێک یاڵگە دەرزێکی لێدا دەرزەیەکی لێدا بە من وتی ڕاکە بڕۆ دوو دەرزێشم بۆ بێنە لە خوارەوە. ڕام کردە خوا تا دوو دەرزەکە وێنە دایکم جەنازە لە عەرزەکە. کەیسی ئەم ئافرەتە لە دادگایە و سکاڵای یاسایی لەسەر پزیشکەکە تۆمار کراوە و چاوەڕوانی ئەنجامی لێکۆڵینەوەکان دەکرێت. بەشێک لەو کەسانەی کە بە هەڵە پزیشکەکان کەمەندان دەبن یان گیان لە دەست دەدەن دوای بێومێدبوونیان لە یاسا و دادگاکان بە دانیشتنی عەشایەری کۆتایی بە کێشەکە دەهێنن. داواکەم حکوومەت لە ڕێگای دادگاوە لە ڕێگای سندیکای پزیشکانەوە بە تەنیا لە پێش فەرمانگەی تەندروستی کەرکووک خۆپیشاندانی لە دژی سیستەمی تەندروستی لە شارەکە کرد. زانیار جومعا کە هونەرمەندێکی کۆمیدیە ئەم جارەیان لە بری بەزمەسات بۆ مەرگی ژنێک مەرگەساتی کرد. باشە حکوومەت نییە، ڕیاسی سەحە نییە، نیقابە نییە، نابێ بۆم دکتۆرە بڵێ ئەمانەت بۆ کوشت. من ئەمەوێ داواکەم لە دادگا و لە ڕیاسی سەحا و لە سندیکای پزیشکان سزایەکی ئەم دکتۆرە بدەن کە بەسە ئیتر مزایەدە بە ڕوحی خەڵکۆ نەکات. بەپێی راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی ساڵانە لە جیهاندا زیاتر لە 2 ملیۆن کەس بەهۆی هەڵەی پزیشکیەوە گیان لەدەست دەدەن. ئەمەش زیاترە لە ژمارەی ئەو کەسانەی لە شەڕ و ململانەکاندا دەمرن. هێمندە لەوە کوردستان 24 کەرکووک.